بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، السلام خيرة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لپروردگار عبادت و طاعتی رمضان مانگی رمضانی پیرۆزە مولایەکمان وەربگرین ئینشاء الله تعالى. ئەچینە سەر بابەتێوەی لە خزمەتیەوەدا باسی ئەومان کرد، چێژی ژیان لە چیدایە، تام و چێژ. ئەمجا ئەڵێن لەزەت و چێژی ژیان بۆچی، یعنی لەبەر چی ئێمە لەزەت لەو دنیای وەرگرین. دوێکە باسی ئەومان کرد لە چیا وەری دەگرین، ئێستا دەڵێن کاکە زەحمەت نەبێ لە چیە بۆچی وەری بگرین ئەم خۆشی و ڕابواردنی دنیاە. دەبان یەکەمیانەوەیە بەهێزکردنە کە ئینسانی مرۆڤ لە دنیادا خوای پەروەردگار کە دایە پێی بۆی ئارامی دڵی دروست بێ. هەتا مرۆڤ لە هەموو کارێکە ئارامی دڵی تیا نەبوو، ئەو کارە سێرەکەی چەنێ ئەیکا بەڵام دڵی پێی خۆش نییە. سە تۆ لە دنیادا ئەگەر عیبادت بکەی، عیبادەتەکە دڵت پێی خۆش نەبێ، پاڵنەرێ نییە بۆت عیبادەتەکە بکەی. چی وا لێیە کە عیبادەتکەی؟ ئەوە دڵتە کە ئارامە بێتەوە بۆ عیبادەتی کە دەیکەی. پاڵمان پێ ئەوەنا کە چی بکەین؟ ئەو عیبادەتە بکەین. ئێستا چی پاڵی ناوەتە ئێمەوە کە ڕۆژوو بگرین؟ تەبعاً لەبەر ئەوەی چی قەرارمان داوە. قەرارش لە چیا دامانە؟ لە دڵمانە، چکە بەم ڕۆژیە دڵمان ئارامە بێتەوە ڕۆژوو دەگرین. و پاشان نوێژەکان و هەموو عیبادەتەکانی تر ئەگە دڵ ئارامیتیانە بێ نایکەی. کابرا لەیرەوە پارەی خۆی سەرفەکە ئەچێ بۆ حەج، ئەگەڕێتەوە ماڵ هیلاک ئەبێ، مانگێ دوور ئەبێتەوە لە کەسوکاری، بەڵام لەو سەرەوە دێتەوە چی دێنێتەوە؟ خۆ نە پارە دێنێتەوە، خۆ نا شتێکی دنیایی بەس دێتەوە، یەک شت دێنێتەوە: ئارامی دڵ، خۆشبەختی. کاتێ لێ پرسی ئەڵێ ئەشهەدوئەللا خۆش و عیبادەتی خۆش و ئەوە بوو، یان دەچێ بۆ عومرە. هەموو عیبادەتەکانی ترش هەروایە، بۆ دنیاش وایە، چونکە ئۆقرەیی و ئارامی دڵ و دەروون دەگرێتەوە. لەسەر ئەمەش زۆر جا قسە هەیە. ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ: ئین القلوب تەمیل کەما تەمیل الئەبدان. یعنی دڵەکان چۆن جەستە ماندوو ئەبێ، بەچی ماندووەکەی دەرەکەین؟ ئیسراحەتی پێدەین. کە ئیسراحەتمان پێدا ماندووەکەی نامێنێ. ئەی دڵەکانمان بەچی ئیسراحەتی پێ بدەین؟ بە ئارامی. ئارامی دڵ ئیسراحەتەکە. ئەمشە فەرمێ چۆن یعنی جەستە و ئەندامەکانت بەدەن کە ئیسراحەتی پێویستە، بەڵکو کەچی ڕوحتش ئاوا ئیسراحەتی پێویستە. وروح القلوب ساعة بعد ساعة فإن القلب إذا أكره عميه. وتيتي يعني ساعات بساعات پێویستی پێیەتی ئەو دڵە هەناسەی هەڵکێشێ. خۆشیەک ئەوەی لەو خۆشیانەی کە دنیا کە شەرع حەڵاڵی کردووە نەک حەرام نەخێت. یعنی دڵ پێویستی ساعات بە ساعاتێتی لەگەڵیدا. ئارامی دڵ هەڵەگرێ و ئەگەر ئەوە نەبێ ئەڵێ ئەو دڵە چیە؟ کوێرە. واتە دڵێکی کوێر دەیێتەوە. ئارامی تیا نەبێ، چکە چیە بێ؟ کوێر دەبێ ئەو دڵە. هەرچی بکا بە کوێری ئەیکا، شتەکان بە جوانی و لەزەتشی لێ نابێنێ. لەزەتشی لێ نابێنێتیایە، چکە ئەگەر وا بوو ئەو کاتە خراپە وریابین. چونکە ئەگەر تۆ سێر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وحی باس کردەوە بۆ خەڵک، وایە بە تەئکید وایە، بەڵام لە هەمان کاتە هەندێک شتیشی و تۆ خۆ وحی نەبووە. لەگەڵ خێزانیا سەحبەتی کردووە، موسابەقەی کردووە، جژنەکان دەرچووە، خۆمانە هیچی وحی نەبووە. پیرەژنێ تێتە خسمەتی ئەڵێ ئەچمە باش دەژێ، ناچیتە باش. بەوەستی ئەوەیە کە پیرەژن ناچێ بەڵکو گەنجە بێتەوە چێتە باش. سەحبەتەکە لەگەڵی، لەگەڵ سەحابەکانە سەحبەتەکە. ئەمانە بۆ چی ئیکا؟ پێغەمبەر بۆ ئیکامە، بۆ دەرونی سەحابەکان و لەگەڵ خۆیان پێویستی پێیەتی.
پێویستی پێێتی ئێمە شوێری ئەمە ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام لە حەدی خۆی کە دەرنەچێت دووەمیان بۆچی لەبەر ئەوەی بۆ هێزکردنی عیبادەت ئێستا تۆ سێرکە خوای پەروەردگار دوو جەژنی لەکوێ داناوە باشترین چی ئارامی دڵ 30 ڕۆژ ڕەبەق لە ماندوو لە هیلاکی ڕەمەزان ڕۆژ بە ڕۆژ و شەو بلەیت قەدر شەو نوێژی لە کۆتایە چی داناوە جەژن جەژن یعنی چی یعنی خۆشی یعنی چی ئارامی دڵ لە دوای هیلاکی ئیسراحەتێکی داناوە بۆ تۆ حەج ئەەکەی کە لە حەجە مەوسم عەرەفە دوای حەجەکە چییە جەژنە ئەو جەژنە بۆچی دانراوە هەموو شتێ عیبادەتێک دایناوە دوای ئارامەیەکی ئەوێ پێویستەکە ئیسراحەتێک بدەیتە خۆت چۆن باجارە ژین کەمێ با مێشکمان ساڵ بێ جەستەمان کەمێ هێن بێ ئەمە پێویستەکە هەنی جارجار ئێستا تۆ لە ماڵەوەی جارجار ئەو ماڵە پێویستی بیتە دەرەوە جارجار ئەو ماڵە پێویستەکە لەگەڵ یا بڕۆی بۆ شوێنێ جارجار پێویستەکە خۆت جەوێ بگۆڕی لەو جەوشکا نەمێنیتەوە ئەمە ئیسلام پێی وتوین ئەمە دین وتێتی بۆی جامد نەبی مرۆڤێکی جامد دەرنەچی مرۆڤێکی وشک و ڕق دەرنەچی چکە ئینسان بە بینینی دیمەنەکان کە خوای پەروەردگار دایە پێی ئەگۆڕێ ئەو مرۆڤە گۆڕێ سێ شت هەیە پێشینان وتویانە ئەگە حەدیث نەبێ قەولی پیاو چاکانە ئینسان مرۆڤە گۆڕێ ئاو سەوزایی دەمچاوی جوان ئەو مرۆڤە گۆڕێ تۆ بچۆ سەوزایی لە شوێنێک یەک مانگ لە سەوزایە بمێنەوە یەک مانگ بڕۆ بۆ نمونە نەک مانگێ بەڵکو چەند جارێ دەرچوو کە سەوزایی ئەبینی ئاوە بینی هەر تۆ چی لە بەهارە حەزەکەی بشتە دەرەوە بۆ چێشتە بەرەوە بۆچی ئەچتە دەرەوە لە بڕی سوکدایی دڵت دێ دەمچاو ئەگۆڕێ ئەم شتانە کە گۆڕیت یەکسەر چی خۆشبەختی دێ بۆ مرۆڤە وە هاندەرێکە و دەفعێکە بۆ ئەوەی کە چی شتەکان ئەوەی کە قورسە لا سووک دەبێتەوە ئیمامی عومەرە فەرمێ كان القوم يضحكون والإيمان في قلوبهم أرسى من الجبال کاتێ ئیمانداران چی قەومان و گەلانێکن کە چی پێەکەن ئیمانش لە دڵیانە بەڵاو ئیمانش چێ وەکەوەی جۆڵێکە لەگەڵ سەرێتی کەواتە ئیماندار بەڵکو وشک و ڕق نییە مسلمان نابێ وابێ ئەبێ چی بێ مسلمان هەردگی تیابێ چۆ سێری سەحابە و سێری ئەوانە بکە تەسەور کە پێغەمبەری خوا لەگەڵ خێزانێ مسابقەی کردو دایکە عایشەی بردووە لە جەژنەکانە سێری وشتر و وڵاخی کردووە چەناکەی دایکە عایشە خستوتە سەر شانی مبارەکی پێغەمبەر تەماشای کردووە هەتا خۆی نەیوتە تەواو وازی نەهێناوە ئەمە پێغەمبەری خوا لەگەڵ سەحابە بوونە سەحابە ئیزنی داوە لە ناو مزگەوتە زۆران بگرن خۆشی دانیشتو و تەماشای کردووە لە شوێنەکانی ترە سوعبەتی بۆ کردوون هەموو نوێژی بەیانی پێغەمبەری خوا بەری کردێتە دواوە نەیوتووە خوا ئەفەرمێ نەیوتووە من ئەڵێم پێغەمبەر بەڵکو وتێتی دانیشن با خەوێکتان بۆ بگێڕمەوە ها فێری چیانەکە خەوێکتان بۆ بگێڕمەوە ئێستا ئەمڕۆیە چی مامۆسای قیسەی بگێڕێتە مەلا چیرۆکەکە با بە ئەو قورئان بیکە سێ بەشۆ دوو بەشی بەس چیرۆکە بەس قیسەیە عیبرەیە لێی وەرگرین تۆ دیارە تێنەگەیشتوو لەو قورئانە ئەگە قیسە و عیبرە نەبێت چۆن تێگەیتوو لە قەومان و گەلانی تر لەیە ئەو بۆچی دایناوە بۆی مشکی من و تۆ بکاتەوە هەر ئەوە نەبێت جامد بێ ئێستا هەندێک کەسمانەیە لە دینە ئەوەنە جامدە چێڵێ لە زەمان پێغەمبەر نەکراوە نەکراوە ئەی زەحمەتێ لە زەمان پێغەمبەر تیلاک بووە حەشیشە بووە هەزاران شت هەیە ئەمڕۆ لە زەمان پێغەمبەر هەیە نە ئەی تو چۆن ئاەت تێری لەسەری حرامەکەی چۆن حەدیث تێری خۆ لەو زەمانە هەن نەبووە تو ئەگە بەم عەقڵە وشکە ئاوا دین بدەیتە خەڵک نا بەڵکو دینی ئێمە بۆ هەموو شتێ عیلاجی خۆی هەیە بۆ هەموو شتێ ڕێگای خۆی هەیە ئەو دینە زۆر گەورەترە بەڵام نابێ بە عەقڵی ئێمە تەسکی کەینەوە بچووکی کەینەوە تۆ بی محەدەدێکی ئیسلام نهاتۆ بۆ چوارچەوەی مزگەوتێ ئێستا ئەم دینە هاتووە خوازای لەناو مزگەوتێکە کورە بابە ئیسلام هاتووە 600 چەندێ کە وڵاتی هەموو دنیا لەژێر ئەم دەستی ئەم ئیسلامە و قورئانە حکمی پێکردەوە تۆ تەماشای ئیمامی عومەر کە تەماشای سەحابە بکە بڕۆژی ئانامەیان بخوێنەوە
چەندێ سوحبەت و گاڵتەیان کردە بەیەکەوە چۆنە لەگەڵەیەکا بوونە خۆ ئەوە نی هەردوونیا تۆ بەس نوێژ بکەیت و بەس ڕۆژوو بگری و ئیتر ئەو دوای هیچ نەبێت یایە نە ئەگەر وا بێنە خێر بەڵکو و جانبێکت هەڵبژاردووە جانبێکت کەچیا پێشگوێ خستەوە ئەو جانبەی کەچی کە ئارامی ئەداتە دڵ سێهەمیان بۆ ئەوەی چی بین بۆی ئەو ئارامیە دڵەوەمان لێ بکە سوود وەربگرین لە نیعمەتەکانی خوا ئیسە لە بەهارە ساڵێک دێو ئەڕوا بچۆ دەرەوە بۆی نیعمەتی خوا ببینی لە دەرەوە ئەو دەشتە ببینی سەوزایی ئەو ئاوە ببینی خۆت ماڵ مناڵ بەڵام وریای ناشەرعی بە لەگەڵ ناشەرعیە نە هەموو شتێک ناشەرعی تێکەڵی بوو حرام دەبێ گوناح دەبێ لە هەموو کات و ساتێ بەڵام ئەوە نا تۆ ئەمە پێویستەکە لەسەر تۆ واجبە لەسەر تۆ گەنەیکە گوناحبارە بی چکە بۆ ئەوانە لای تۆن ئەو ژنە ئەو مناڵە لای تۆن خواست بینێ گلەیی لێەکە ئەلە پێویستی کرد بڕۆن تۆ نەتبرد بەڵام لە حەدی خۆی ئاتۆ تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ وفي بضع أحدكم صدقة قالوا يا رسول الله صلى الله عليه وسلم أيأتي أحدنا شهودا ويكون له فيها أجر أرأيتم لو كان وضعها في الحرام أكان عليه فيها وزر فذلك إذا وضع في الحلال كان له أجر أم حديثك بغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم همو كتشي ليوا وفي بضع أحدكم صدقة كاتي إنسان إستوى لقل خيزان ده كاتي هر گەنجێک هەر پیاوێک کە لە مناڵە گەنجە ژن دێنێ دوایێتە پیاوێک ژنێک شوو دەکات خوای گەورە ئەمری داوە بەمە کەنەوەی ئادەم لە ژن و لە نێرومێ بگەنە یەک بەشێ لەوە بەشێ لەو زەواجە شەهوەت نییە بەڵێ شەهوەتەکە بۆ چییە بۆ ئارامی دڵ نییە بەڵێ کەواتە بەشێکی عیبادەتە ئەو شەهوەتە شەر عیبادەتە پێغەمبەری خوا فەرمێ ئەو شەهوەتە لەوێ عیبادەت نییە و فەرمویان بەڵێ یا رسول الله ئەمجا فەرمویان وفي بضع أحدكم صدقة قال يا رسول الله أيأتي أحدنا شهودا ويكون له فيها ئای بۆ ئێمە بچینە لە خێزانەکان و ئەجرمان دەسەکەوێت پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ بچنە لای خێزانتان ئەجرتان پێ دەسەکەوێت ئەمجا فەرمووی ئەڕەئیتم ئەمجا فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أرأيتم لو كان وضع في الحرام أي باشا أجر كسي بتشي ولا آفرتي خيزاني خوينا به لقال يا دروس به شر يا خير شر يا أي باشا توي بياو بيشتلاي خيزانت خير دقا يا شر خير دقا هان شون تفسيرك پیغمبر خدا صلی الله علیه وسلم اما كواتا ليردا كواتا پیغمبر تيما نگينه بشك عبادت وبشكي شيء وبشكي أم بشيء شيء هو أرامي ضلع تو خزان تشهر هردي بيكو حبب إليه من الدنيا النساء في غمر إخوة لا يشيخ وجبه سلا يما يجي أجا فيها يزور حظ لعفرت كأجن جنانية يجي الشرع كي وعلي في غمر إخوة عندي أشتي لاي خوش يزدبوا زيادة يجي لوانا شيء من الدنيا النساء وانية وعتر ونيوش باشا نيوش عبادته زاني من عبادته أي بون خوش وانية بون چی ئەدا پێمان ئێستا من تێم لە تەکی تۆدا ڕاوەستین ئێمە چین لە تەکی پیاوێکە چینە بە دوکانێ چین بۆ ماڵێک بۆنێ خۆشی لێوە دێ ئەم بۆنە بۆ ئەوە نییە کە دڵمان ئاسوودە بێ ڕوحمان ئاسوودە بێ بۆ ئەوە نییە مێشکمان کەمێ ساوێ ئەی شتە شوێنێ بۆن سیر بێ خەریکێ بۆ ڕەبی بۆنێ ناخۆش بێ هەر لە خۆتە دڵ تێک ناچێ بێتاقەت نابی بەڵێ کەواتە هات تەماشاکە پێغەمبەری خوا نوێژی داناوە بۆنشی داناوە ئافرەتشی داناوە ئەم سیانەی ڕیسک کردووە بە یەکە ئەبێ ئێمە کاتێ لە فەرمایش زۆر جوان تێبگەین ورد بینەوە لێی ئەو فەرمایشتانە ورد بینەوە لێی شتی زۆری لێ هەڵگرینەوە وشتی زۆرش بدەینە خەڵک ئەو فەرمایشتانە هەر ئەوە نەبێ دێڕێک بێ و کە باسی کەین و لەوە نەبێ یعنی شتی زۆری لێ هەڵگرین یعنی ئەمە پێمانەڵێ بۆن خۆشی سێمە دەین بۆ مزگەوت با لە ماڵا بۆنت خۆش بێ تخوا حەیف نییە تۆ بێ بۆ مزگەوت و سیر بخۆی ئەبێ
وەڵڵاهی شەخسی وایە ناوێری لە تەکی نوێش کرد. یعنی چی؟ ناوێنەی چی؟ یعنی ئەو بە قسەی پێژەی پێغەمبەری خوا تۆ واڵەی بە قسەت ناکەم و ئەی چ بوو. ئەمە مانای ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێک بۆنی ناخۆشی دێ، هەر کەسێک بانەیە بۆ مزگەوتەکانمان بە تایبەتی سیر نابێت تۆ لە ڕەمەزانە سیر بخۆیبی بۆ مزگەوت. توتی ئەزیەتی موسڵمانانە دەی، تۆ یان سێرەکەی بۆنت دێ بۆنی دێ عەترێ بدە لە خۆت، ئەتوانی لە هەموو مەجلیسێکە و بە تایبەتی مزگەوت بۆنێک، بەڵام بۆنەکە با تەئسیری زۆر تیژ نەبێ لە دەوروبەر هەیە ئەوەی هەیە. یان ئەتوانی بۆ نمونە و ئەو دوایشی بۆ نمونە ئافرەت ئێستا تۆ یعنی پیا و چەنە خێزانی خۆی خۆش گەرەک بە ئێمان کەمە، ئێمان کەمە، چونکە ئەوە دینە، دین واماند لێ ئەکا ئێمە خێزانی خۆمان خۆش گەرەک بێ و دینی شوامان لێ ئەکا ئافرەتەکانیش ئێمەیان خۆش بوێ کە خێزانمانە. ئەمە دین ئەمەمان پێڵێ. بەڵام کافران و بێبڕوایان، بەڵام ئەم چێژە تام و چێژەی دنیایان تەبەن ئەوان شۆکی ئەمە بۆیان هەیە خۆ بڵێ هەر مسلمان تام و چێژ لە دنیا وەرەگرێنە. أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا واستمتعتم بها فاليوم تجزون عذاب الهون بما كنتم تستكبرون في الأرض بغير حق وبما كنتم تفسقون. واتا الدنيا ئیماندار و مسلمان، ئیماندار و مسلمان خۆشی بۆیە، بەڵام لە چاو کافرە نیوەیە. الدنيا سجن المؤمن وجنة الكافر. ئێمە بۆ بەهەشت، مسلمان بۆ بەهەشت لە دنیا وەک سجن وایە، کافر بۆ جەهەنم وەک بەهەشت وایە لای. ئەو حەدیسە و معنای هەیە، یعنی کافر لە دنیادا ئەمەنە حوڕە، لە چاو جەهەنما بەهەشتە بۆی دنیا. ئێمەی مسلمان و ئیماندارش بەهەشت دنیا لە چاو بەهەشتا سجنە. ئەمەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی کەواتە تاموچێژی دنیا ئەبێ جارجار ڕاحەتێک فرسەتێک بدەین بە خۆمان. شەرع بۆیە پێمانەڵێ بۆ ئەوەی کە دڵمان ئاسوودە بێ، دڵمان بەختەوەر بین و ژیانمانش خۆشتر بێ. خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساڵ بکە، ژیانمان بۆ خۆش بکە، ئەوەی لەزەتە و ئەوەی خۆشیە لە دنیادا بە حەڵاڵی خوا بیکاتە نەسیبمان، ئەوەی حرامە خوایە لێمان دوور خەیتەوە. یا ڕەبی خوایە لێ تەپاڕین و عیبادەتمان لێ قبوڵ بکەی. مانگی ڕەمەزانی پیرۆز نوێژەکانمان، ڕۆژەکانمان، قورئان خوێندنەکانمان و زیکرەکانمان و هەموو خەیر و سەدەقە و زەکات و هەموو خێرەکانی تر لە هەموو لایەکمان وەربگری. ڕەحم بە باوک و دایکمان بکەی، ئەگەر ماون ئەگەر مردوون قەبرەکانیان بکەیتە باخێ لە باخەکانی بەهشت، و ڕەحم لە تەواوی نەخۆشی ئومەتی محەممەد بکەی عەلەیهی سەڵات وەسەلام، شفای عاجلیان بدەی، و ڕەحم بە تەواوی پیاوە بەتەمەنەکان و گەنجەکان و ئافرەتەکان بکەی، و ڕەحم لە وڵاتمان کەی هەرزانی بخەیتە وڵاتمانەوە، خەیران لە وڵاتمانە دەربکەی، شەڕ و کوشتار لە وڵاتمانە دوورکەیتەوە، لە وڵاتی مسلمانان ڕەحمێ بە مسلمانانی غەزەش بکەی، دەرویان لێ بکەیتەوە، ئاوی بخەیتە سەر ئاگرەکەیان و نەمێنێ، دەرگای خواردن و خواردنەوەیان لێ بکەیتەوە.